دەستکوشتم بە بەدەویە خوار وەک خەزاڵا چیایێ بڵێت ئەس بێتە ناژیم نکارم بیگیتناتە ئەزمدامە وەک مارا بریندار لە هەردێ کێچا جیوان و نازداری دلۆڤانیاتە دلێ من بێ بویرەش و چاوێن بەلەک ئەزێ چاوا بێتە بمینم سەبرا منی شەو و ڕۆژێ هەردەم دلێ من دەیی کۆکردێ من شیرینا دلێ ئەس بێتە ناژی مەبینێ حەسرەتا تە ئەس دیم کرمە ئەس دخوازم جارێ ببینێ